بۆ قسەکردن دەربارەی ئەزمموی هونەرمەند حەسەن زیرەک و کاریگەری لەسەر هونەری گۆرانی کوردی میوانداری هونەرمەند و توێژەر و مامۆستا زۆزێک قەرداغیمان کردو. مامۆستا بەخێر بیت. ستافی بەرنامەکە. سپاس مامۆستا. وەک دەزانین ئەمڕۆ ساڵ ڕۆژی کۆچی دوای هونەرمەندی گەورە حەسەن زیرەکە. تۆ لەم ڕۆژەدا چیت هەیە؟ ڕاستیەکەی بابەت زۆرە لەسەر هونەرمەندی نەمر حەسەن زیرەک باس بکرێت، بەڵام گرنگترین شتێک کە لێوەی بدوێن ئەوەیە کە پێویستە کات زۆرتر توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر تەواوی گۆرانیەکانی بکرێت و بکرێتە بەرنمەیەک لە ناوەندەکانی خوێندنە ئەکادیمیا و پەیمانگا و لە کتێبخانەکانە دەست بکەوێت، یاخود ئەو توێژینەوانەی کە ئەکرێت لەو ناوەندانەیە بە چاپ بگەن بۆ ئەوەی بە بەردەوامی ئەو هونەرمەندانی هاوشێوەی ئەو کە جێدەستیان دیار بووە لە هونەری کوردیە بابەتەکانیان لەبەردەستا هەبێ بۆ کاری ئایندە و کاری داهێنەران. مامۆستا تا ئێستا ئەمە کراوە کە تۆ باسی ئەەکەی بۆ هونەرمەندە؟ لە ڕاستیە تا ڕادەیەک هەبووە. من وەکو خۆم کتێبێکم هەیە 2004 چاپم کرد، ڕۆڵی حەسەن زیرەک لە موزیکی کوردیا هەفتا گۆرانیم شی کردوەوە، بەڵام بە تەنها یەک کتێب و دوو کتێب بۆ ئەو لایەنە بەز نییە، یعنی پێویستی بە توێژینەوە کۆمەڵی لایەنی هەیە. بۆ نمونە من لە لایەنی نۆتەکەی نووسیوە مەقامەکانی چییە یاخود چینی دەنگیەکەی چییە، ئەتوانرێت کۆمەڵێ بابەتی کە لە توێژینەوەی کەیە کەسی کە پێی هەڵسێ. بۆ نمونە ئەو زۆرینەی ئەو گۆرانیانەی کەوتێتی چ مەقامێک بوون، یاخود ڕیتمەکانی جیا بکرێتەوە یان مۆرکە جیاوازەکانیان ئەو ئاوازانەی کە لە وڵاتێکی کە بەکاری هێناون و مۆرکی خۆی دابڕیەوە بە سەریانە و بە شێوەیەکی کوردی و شێوەیەکی نەمرانە و توێتی کەیسە ئێمە باسی دێواکەین. زۆر باش مامۆستا. ڕۆڵی حەسەن زیرەک لە مێژوو هونەری و گۆرانی کوردی چ ڕۆڵێکی هەیە، چ گرنگێکی هەیە؟ بێگومان ڕۆڵەکەی زیاتر دەکرێتە ناوچەی ئێمە و ناوچەی کوردستانی ڕۆژهەڵات لەبەرەوەی لە ڕووی زمانەوانی و مۆرکەوە بۆ ئێمە گونجاوترە. اینجا ئەو بە بێ جیاکاری مۆرکی ناوچەی ئێمەشی وتووە و مۆرکی هەورامی و تەنانەت کرمانجیشی بەکارهێناوە و ئەو ناوچانەی کە موکریان و ئەردەڵان و ئەوەی کە ڕیتمی جیای هەبێ یاخود مۆرکێکی جیای هەبێ سوودی لەوانە زۆر گرتووە، یاخود ئاوازێکی عەرەبی ئەرمەنی فارسی کە ئێمە زۆر جاروازین ئێمە ئەو ئاوازەمان بردۆ ڕەنگە بە پێچوانەوە بێت ئەو توانیەتی ڕێچکە کوردیەکەی پێ ببەخشێت. ئەوە ڕۆڵێکی گرنگە ئەگەر دەستنیشان بکرێت لە داتایەکی نێودەوڵەتی کوردیا کە وەکو چۆن گۆرانی بێژ و هونەرمەندانی وڵاتانی دیکە لە خاڵێکی زۆر بچووکە کە کاریان کردبێت وەکو سیڤیەک وەکو ئەژمارێک وەکو پۆلێنکردنێک بە شێوەیەکی فەرمی نووسراوە زۆر خاڵ لە هونەرمەند زیرەکە جێ بێتەوە بۆ ئەو داتایە ئەگەر هەبێت و لە ئایندەیە شوێنێکی وەکو ڕۆشنبیری بیکات. باشە چ شتێکەوەی کردو کە تاوەکو ئێستاش خەڵکی بە تامەزرۆیە گوێ لە گۆرانیەکانی ئەم هونەرمەندە دەگرن؟ من خۆم یەکێکم لەوانەی کە زۆربەی کات گوێ لە گۆرانیەکانی دەگرن و سەرسامم بەدەنگی کە لە ژیری منیشانە بوو، بەڵام کاتێک کە گوێ لە گۆرانیەکانی ئەو دەگرم هەست دەکەم ئیحساسم وایە کە دەچمە ئەو زەمەنە. بەڵێ ڕازگۆیی لە چڕینە هۆکارێکی سەرەکیە، بەدەر لەوەش وەکووتمان مۆرکی جۆرا و جۆری بەدەنگی خۆی بەکارهێناوە، یعنی کەسی بێبەش نەکردووە هیچ لایەنێکی لە لایەنە جیاوازەکانی کۆمەڵگا بێبەش نەکردووە، تەنانەت ئاینی لایەنی دڵداری، لایەنی سروشتی، لایەنی نەتەوایەتی هەموو لە هەموو هۆنراوە لە هەموو مۆرکێکی وتووە بەو دەرنە تایبەتیی خۆی بە شێوەیەکی خۆڕسەک نەک ئەوەی خۆی دەستنیشانی کردوێ بێت دایمە ئاوا بوترێت، خۆی بە خۆڕسی ئاواهی وتوێتی. اینجا یەک شتیش زۆر گرنگە ئەو لە سەردەمێکە هەوڵی بۆ ئەوەیەوە بگاتە باشترین گروپەکانی تاران و کرماشان کە بەڕاستی زۆر گۆرانی بێژی کورد هەن دەنگخۆش و بە کاریگەر بوون، بەڵام ئەو هەوڵەی ئەویان نەیەوە، یعنی تەنانەت هەوڵیاوە شتێک یارمەتی داراییان ناوە لە بریەوەی بۆ خۆی سەرفکە بە پەلە خۆی گیانۆتە ڕادیۆی تاران بیا بە تۆمارکردنی بەرهەمێ بۆەوەی گروپی ئۆرکێستەکەی کە لەگەڵ یاژەرێ 30 کەس بێت، وەکو گۆرانیانی کە تای سەم ماوەنەتەوە و کە
ئێمە توانین بە شانازیەوە بە فارسێک یان بە تورکی بڵێنەوە گۆرانی شەستەکانی سەدەی ڕابردووی ئێمەیە. باشە بەڕای تۆ گرنگی گۆرانیەکانی حەسەن زیرەک دەبێت هی ئەوە نەبێت کە خۆی ئاوازدانەر بووە شیعرەکەی بۆ نووسیوە زۆربەی کاری گۆرانیەکان خۆی کردوێتی. یەگومانەوە خاڵێکی سەرەکی و موزیکارە بەناوبانگەکانیش لە بەرهەمەکانیانە بەشداری کردووەکو مۆزیکاری کورد مامەسا مشتەبای میرزادە کە بۆ زۆر گۆرانی وێژە لە فارسە بەناوبانگەکانیش مۆزیکی ژەریوە یاخود ڕادیۆی کرماشان کە تاکردنی کورد بووەکو ڕادیۆیەکی کللتوری و گۆرانی و لە هۆنراوی کوردی کە خەڵک گوێی بۆ ڕاگیرێت تەنانەت بەرنامەکانی کراونەتەوە بە کاسێت و فرۆشراونەتەوە ئەو هۆکارانە دەوری سەرەکیە بینی. ئەمسا چەمکێک هەیە بەکار دەهێنرێت ئەویش چەمکی گۆرانی ڕاستەنە تۆ بۆ چونت چیە لەسەر ئەم چەمکە؟ ڕاستەکەی وشێ زۆر جار بە گۆرانی کۆن ئەوەسێ لای ئێمە بەڵام ڕەسەن بەو ماناگشتی کە بەکاریەت یعنی گۆرانیەک بڵێن جوان بێت یاخود چاک بێ یاخود ئەکادیمیش و هینیش بێت نەتەوەییش بێت و یعنی خەڵکی ئارەزومەندیش چێژی لێوەربگرێ و خەڵکی ئەکادیمی کە ئیشی مۆزیک و بنەما و خاصێتی تایبەت بەخۆی هەیە چەمکی ڕەسەن. بەڵێ هەموو جۆرەکانی گۆرانی یعنی ئێمە وازایی بەس فۆلکلۆری بێت پێوەتێ ڕەسەن ئەمە تۆزێ هەڵەی تایە یعنی کەواتە ئەگەر گۆرانیەکی جازی کوردی بکرێت ڕەسەن نیە ئەگەر جوان بێت هەمووی شێوازە جوانەکەی ڕەسەنی پێوەتێ کلاسیک جاز فۆلکلۆر هەموو جۆرەکانی. باشمامسام وەک دەزانین ئێستا تەیل و شێوازێکی جۆرا و جۆر لە ناو هونەری کوردیدا و لە ناو گۆرانیەکاندا بەکار دێنرێت تۆ ڕاچیە لەسەر ئەم سەیل و شێوازە جیاوازانێک کە ئێستادا بەکار دێنرێ و بەگشتی لە هەموو جیهاندا ئەو شێوازە زۆرە پەیدا بووە بەڵام لە ئەخیرا ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو بەرهەمانن کە زۆر بە جوانی کاری لەسەر کراوە وەکو بەشێک لە پرسیارەکەی پێشوو کە وتم هەمووی شێوازە جوانەکەی چکە نابێ ئێمە بەو پێوەرە بیرکەینەوە کە من حەزم لە مۆسیقای فۆلکلۆریە مۆسیقای ئۆرکسترالی ڕەتکەمەوە یاخود حەزم لە مۆسیقایە کە بە ستایڵی باڵەبان و ڕیتمێک ئەوە نیە فۆلکلۆریک شوانێک شمشاڵێ لێیە ئەوە ڕەتکەمەوە کە سی کەس مۆسیقا لێن ئەبێ هەر هەمووی شێوە باشەکەی ئەمێنێتەوە هەمووی گرنگە و هەمووی بیسەری خۆی هەیە. باشمامسا کۆتا پرسیار بۆ تۆ ئەوەیە نوێگەری چیە و چۆن دەکرێت لەناو کللتوری کوردیدا لە گۆرانی گوتندا؟ ڕاستی نوێگەری شتێکە زۆر باسی لێواکرێت قاڵی جیاوازی لێ بێتەوە ینی لەوانەیە لە بەرنمەیەکی ئاواتیان نەتوانین ئێمە دەستنیشانی بکەین بەڵام گرنگترین شت ئەوەیە خودی هونەرمەند بۆ نمونە بڵین من ئاوازێک دانێم ئەبێت پێشدانانی ئاوازەکە بە بیرۆکەیەک بە بزانم بۆچی هەڵەسم بۆ کارە ئەو کاتە ئەچێتەوەی کە خاڵی داهێنانی تابێت نەک بە شێوەیەکی عەشوایی من دەست پێ بکەم دوایی بە بێەوەی بزانم مەسەلەن مۆرکەکەی تورکی دەرچێت تورکی مشکلە نییە فارسی مشکلە نییە بەڵامە بێ بزانی بۆ وا کردوتە نەک بە سوودفەوا دەرچێت و ئیتر خەڵک بڵێن لە تورکیەچیان لە فارسی ئەوە نابێ بەداهێنان نوێگەری ئەوەیە بزانی خەمی تۆ لە چیایە پێویستی و توانای تۆ بۆ داهێنانێک لە چ توانایەکایە نەک دەست بیتە هەموو شتێک و بەباشی نەیەکی ئەوە ئەبێ بە خاڵی داهێنان لە هونەری کوردی و هەر هونەرێک هابێت هەر وڵاتێک بێت. سپاس مامۆستا زۆزک ئەوڕۆن لەگەڵمان بەشدار بیت.